عزیزان و خۆشەویستان، ئەمڕۆتان شادوم کاتتان باش. من شەماڵ عەلیمۆیە و بینەری بەرنامەیەکی تری دیالۆجی هیوان. ئەم بەرنامەیە تایبەت ئەبێ بە پلاتفۆرمێک کە لە هەفتەی ڕابردووە شورای هاوکاری هێزە چەپ و کۆمونیستەکانی کوردستانی ئێران دەریان کرد. ئەم پلاتفۆرمە کۆمەڵێک خاڵ و کۆمەڵێک خواست و کۆمەڵێک بەرنامە و ڕێگا و شوێنی تایە تعریف کراوە بۆ ئایندەی دەسەڵاتی سیاسی لە کوردستان، بۆ ئایندەی مافەکانی خەڵک لە کوردستان، ئازادیەکان و هەروەها پەیوەندی کوردستانی ئێران لەگەڵ حکوومەتی ناوەندیە یاخود مافی دیاریکردنی چارەنووسی خەڵکی کوردستان. بۆ ئەم بەرنامەیە من پێم خۆش بوو لەگەڵ کەسێک لە ئەندامانی شورای هاوئاهەنگی شورای هاوکاری هێزە چەپ و کۆمونیستەکان گفتوگۆ بکەم. بۆ ئەم بەرنامەیە هاوڕێ محەممەدی ئاسنگەرانم لەگەڵەیە. هاوڕێ حەمە بەخێر هاتی، زۆر سپاس دەکەم، خۆشحاڵم کە ئەم داوەتێ منە قبول کرد و میوانداری منت قبول کرد بۆ لێدوان لەسەر پلاتفۆرمی شورای هاوکاری هێزە چەپ و کۆمونیستەکانی کوردستانی ئێران. زۆر سپاس کاک شەماڵگیان، سڵام عەرزەکەم لە خزمەت ئێوە و بیدارانی بەرنامەکەتانە. مەمنون لەوەی کە من داوەت کرد بەرنامە. زۆر سپاس. بەڵێ ئەم بەرنامەیە دیارە هاوکات لە ڕێگەی فەیسبوک و لە ڕێگەی یوتیوب و بڵاوە بێتەوە. بیرم ناچێت کە هاوڕێیان و ئازیزان ئەگەدار بکەم کە سەبسکرایبی کەناڵی هیوا بکەن و دۆست و ئاشنانی خۆتانی ئەم کەناڵیان پێ بناسێنن و هەروەها ئەگەر ئەکرێ هەر ئێستا کۆمەکمان بکەن بۆ شێرکردنی لینکەکە لە یوتیوبەوە لە سوۆسیال میدیا بۆی بینەرانێکی زۆرتر ئەم بەرنامەیە ببینن. بەڵێ ئەمە پلاتفۆرمەکە دەرکراوە هاوڕێ حەمە، ئەمە نزیکەی تقریبەن وازانم بۆ دوو مانگێک ئەچێکە شورای هاوکاری هێزە چەپ و کۆمونیستەکان تەشکیل بۆ دروست بووە. سەرنجام لە پاش ئەو دوو مانگە دوو سەنەد دەرکراوەتە دەرەوەیشیشان بنەما سیاسیەکانە، ئەویتریشان ئەم پلاتفۆرمەیە کە ئەمڕۆ سەبارەت بەم باسە ئەدوێی. دیارە پێویستە بەوەش بڵێم کە ئەم بەرنامەی تەنها تایبەت نییە بەوە، ڕووداویشی تری زۆر کتوپڕ کە لەم هەفتەی ڕابردووە ڕوویدا، ئەویش وەکالەتدانە بە کوڕیشە. ئەویش بەشی دووەمی بەرنامەکانمانە بێت کە پاش کۆتایی هاتن لە گفتوگۆ سەبارەت بە پلاتفۆرمەکە چینە سەر ئەو بابەتە و پێم خۆشە سەبارەت بەوەش دیالۆگێک لەگەڵ هاوڕێ حەمەی ئاسنگەران بکەین. هاوڕێ حەمە، من پێم خۆشە سەرەتا بەر لەوەی کە بن پرسیارم هەیە لەسەر باردێک لە بەندەکان و هەندێک لەو هەڵوێستانی کە لێرەیە لەم پلاتفۆرمەیە بەیان کراوە، پێم خۆشە بە عمومی بەیانی ئەم پلاتفۆرمە یاخود ئەوەی ئەم پلاتفۆرمە بە شوێنوتی چییە بۆ بینەرانی ئێمە باسکی. دیارە لە شەرایەتی عادی و لە شەرایەتی ئینقلابی ئیمڕۆی ئێرانیشە هەردوو بە موقعیەتەکە جۆرێکە کە هەر هێزێ بێوێ کارێکی سازماندراو بکە، بێ ڕوو بە خەڵک ئالتەرناتیڤێ معرەفیکە، خۆی معرەفیکە ئەساسەن چۆن بیرەکاتە و بەرنامەی چییە بێ، بەرنامە و پلاتفۆرمەکەی دیاری بە دیاری و بە ڕۆشنی بە خەڵکی بگێنێ، بڵێ من بۆچی مبارزەکەم، ئەم جەریانەوە یا ئەم تەشەکولە، ئەم سازمانە، ئەم حزبم بۆ دروست کردووە. دیارە شورای هاوکاری هێزە چەپ و کۆمونیستەکانی کوردستانی ئێرانیش وەختێک یەکیان گرت ئەوەڵین کاریانەوە بوو کە ئێمەشێ هەم بنەمای فکری و سیاسی خۆمان باسکەین بۆ ئەوەی کە هەموو خەڵک بزانێ ئێمە چۆن بیرەکەینە و هەدەفمان و ئستراتژیمان چییە، هەم مەسایلی تاکتیکی و سیاسی ڕۆژ و متاڵباتی خەڵک ئەهەم و ئەساسی ترین متاڵباتەکانیان کورت و مختصر باس بکرێ کە ئەگەر کەسێک مراجعی کرد بە ئەسنادی ئەم شەورا بزانێت کە ئێمە بۆ چ شتایەک تەلاشەکەین، ئەساسەن هەدەفمان چییە، وەلی عین حاڵە داهاتووی موجتەمەعی کوردستان گەرەکمانە چۆن سازمان بدرێت.
وەختە ئەمانە باسکرا تەبعەن دوو سەنەدی لێدەات کە ئێوەش باستان کرد سەنەدێ بنەما سیاسیەکانی ئێمە بوو سەنەدی دومیش پلاتفۆرمی ئێمە کەم پلاتفۆرمە تقریبا ئەکرێ باسەوە بکەی جۆرێک بەیانی کەیکە مهمترین مطالباتی دوای ڕوخانی جمهوری ئیسلامی و یا مهمترین مطالباتێک کار ئیمڕۆ ئەکرێ لە دەستورکارە بێ بۆ ڕوخانی جمهوری ئیسلامی هەردووکی لێبەرەگرێەوە بە حاڵ ئێستا خراوەتە بەردەست خوێنەران و بینەرانی بەڕێز بتوان لەسەری قەزاوەت کان خۆیان لە حوڵیە سازمان بدەن نزیکی و دووری خۆیان بەر ئەساسی ئەو شتانەوە کەتی نووسرا و کتبیە و تەسویر بوون دیاری کرد. زۆر باش زۆر چاکە لەم سەنەدەیە لەم بڵێن بەڵگەنامەیە کە دەرکراوە کۆمەڵێک حقوق و ئازادی باس کراوە کە بەڕاستی بەشێکی زۆرن لە وڵاتانێکی بۆ نمونە وڵاتانی ئەوروپایی لە سوید لە ئەڵمانیا لەو جێگانی کە ئێمە هەین بەشی زۆری ئەمانە تحقیق بووە ینی دیارە ئەم پلاتفۆرمی هێزە چەپ و کۆمونیستەکانە بە چ معنایەک ئەم مطالباتەوە ئەم خواستانەوە ئەو ئاس و ئوفقەکە دانراوە لەم چوارچێوەیە دانراوە ئایا لە پاش ئەمە سەنەدی تر هەیە سەبارەت بە استراتیژی ئەم هێزانەکە کۆبوونەتەوە ئەم گرتبوونیان پێکێناوە یاخود خودی ئەمەیە تەنها ئەو چوارچێوەیە کە ئێوە کار و فعالیتی تیاکەن وە مەسەلەن ئەمە هەموو تعریفی ئامانجەکانی ئەم جوڵانەوە ئەم جوڵانەوە ئەم هێزانەیە کە لەم شورایە کۆبوونەتەوە من پێم وایە لە بنەما سیاسیەکانە مەسایلێک پایەی تر و ئەساسی تر و عمومیتر باس کراوە ئەم پلاتفۆرمێکە بۆ ئیجرا بۆ ئەمەڵ بۆ سازماندانی حرەکەت بۆ مبارزەکردن بۆی کە هەر کەسی ئیمڕۆ بێ مطالباتێ مەترەحکە بێوێ بێتە خیابان بێوێ شعارێک بروسکە بێوێ قەدەمێ هەڵگرێ عەلەیهی جمهوری ئیسلامی من بۆ ئەم شتانە ئیمڕۆ مبارزە کرد دیارە من قەدەمی ئەوەڵیە ناویشی معلومە مافە سەرەتاییەکان خەڵکی کوردستانە زۆرتر دیارە خۆ ئێمە ئەزانین لە عین حاڵات ئێستا شۆڕشێک بۆ سەرنگونی جمهوری ئیسلامی ها لە خیابانە و بە معنە تەوقعمان ئەوە نییە ئێمە بچینی سە داواکەین لە جمهوری ئیسلامی لەگەڵی واردی بدەبستان بین ئەم مطالباتەمان بۆ ئیجراکە بەڵام هەرچەندی بۆمان بکرێ بە قودرەتی خەڵک بە هێزی خەڵک ئەتانین تەحمیڵەکەین بە هەر کەسێک لەو جامعە وەکو ئەمری واقع بتاین ئیجرایکەین لە هەرچیکیشی ماوە نەکرا ئەشێت تێبکۆشین بۆەوەکە لە دوای جمهوری ئیسلامی وەکو قانون وەکو حقوقی سەرەتایی خەڵکی کوردستان بەڕەسمیەت بناسرێ و ئەوانە وەکو قانون دەربن ڕاستە دیارە ئەم سەنەدە ئەوەنی کە من بە سابقەی جوڵانەوەی کۆمونیستی ئێران ئاشنام سەرەتا ئەمە کۆمەڵە لە ساڵەکانی هەشتاکانە بوو ناوەڕاستی هەشتاکان بوو پێم وایە سەنەدێکی لەم بابەتی دەرکرد بە ناوی سەنەدی مافە سەرەتایەکانی خەڵکی بەڵگەنامەی مافە سەرەتایەکانی خەڵکی زەحمەتکێشی کوردستان ئەم سەنەدە زۆرتر و زیاتر شەباهەتی لەگەڵ ئەو بەڵگەنامە کۆنەیە هەیە لەگەڵ ئەو تەرحە کۆنەیە هەیە دیارە لێرەیە هەر لەو بەڵگەنامەیەشا کە وازانم خودی مانسوور حکمەت نووسیبووی کاتی خۆی باز لە مافی دیاریکردنی چارەنووسی خەڵکی کوردستان کراوە زۆر بە ڕۆشنی لەوێ قسە لەسەرەوە کراوە کە خەڵکی کوردستانە دیارەکە پەیوەندی لەگەڵ دەوڵەتی مرکزیاتچی بێ هەر جۆرە داسەپاندنێکی بە زۆر و زۆرم لێی ئەو پەیوەندیە مەرفوزە و لە بەرامبەری ئەوەستین و باسی لە مافی دیاریکردنی چارەنووس کردو بە تەواویمانە لەم بەڵگەنامەیە بەڵام ڕۆشنتر ئێوە قسە هەم لەسەر مافی جیابوونەوەی خەڵکی کوردستانەکەن لە ئێران و لە هەمان کاتا دیارە بەڕەچاوکردنی ئەوەی کە لە دۆخی ئێستاە هاوپشتی و هاوخەباتی بینی جەماوەری خەڵکی شۆرجە و زەحمەت کێش و کارگەری کوردستان لەگەڵ باقی جەماوەری ئێرانە مەسەلێکی زۆر حیاتی و مهمەوە ئەم هاوچارەنووسێ دەبێت بپارێزرێ و بهێڵگرێتەوە بەڵام لە هەمان کاتا بە ڕۆشنی باز لە مافی جیابوونەوە کراوە قسە لەسەر ڕیفراندۆمێکیش ئەکرێ ئەمە من وازانم کە توانێت خاڵی جاکردنەوەی هێزە کۆمونیستەکانی کوردستانیش بێت لە بەشێکی زۆر لەوانەی کە لە مەیدانان
لەو هێزە ناسیۆنالیستانی کە خۆیان بە ناسیۆنالیست و خۆیان بە کورد و کوردایەتی و ئەمانە خەریکن لە دەوری ئەم ناسنامەیە خۆیانە ناسێن و کردویانە بە سەرمای سیاسی بۆ خۆیان، بەڵام لە چاوپێکەوتنەکان و لە گفتوگۆکانی سەر تەلەڤیزۆنەکانە دەرەکەون و ئەڵێن بۆچی اتهامانەکەن بە جیابوونەوە و گوایە گلەییان هەیە لەوەی کەەوە تاوانبارەکەن بۆی کەەوە ئەیانوێ بۆ نمونە خەڵکی کوردستان مافی جیابوونەوە ئەوانەی هەبێت لەم بابەتەوە ڕێیەوە چیە؟ جارە لە پێشێکیەوە باسکەم کە مافە سەرەتاییەکان کە ئێوە باستان کرد لە دەهەی هەشتا کە مەنسوور حکومەت نووسی و وەکو مسەوەبەی ڕەهبەری کۆمەڵا و وەختە تەسجیب کراو بوو بە سیاسەتی کۆمەڵا و کات مەسالێکە مربوط بەو دەورە زۆر کەمی ئەم سەنەدە شەبیه بەوەسە تێمەکانی وەکو تێم وایە تەمەکانیان زۆر شەبیە بەڵام مەزمونونەکانیان تەفاوتیان هەیە بەیەک ئەمە یەک دوو ئەم سەنەدە اتکای لەسەر ئاخرین دەستاوەردەکانی جنبشی چەپ و کۆمونیستی ئێرانە با اتکا بە ڕۆشنگەری با اتکا بە مەسائلی نەزەری ئەم چەند ساڵی ڕابردوو کە زۆر دەستاوەردی بەنظەم بەرچاوی بۆ جنبشی چەپ و کۆمونیستی ئێران لە زۆر مەوانع و مشکلات تێپەڕیوە و ئێستا زۆر ڕۆشنتر لەسەر هەموو داخوازیەکان قسە بکە بۆ نمونە مەسلەی لاغوی ئێعدام مەسئلەی لاغوی حتا حەبسی ئەبەد یا زندانی هەتایی مەسئلەی ژینگە مەسئلەی LGBTەکان هەموو ئەمانە مەسالێکە تازن کە مربوط بەم دەورە یا لەعقل جریاناتی سیاسی ئێرانی لە دەورەی 15 ساڵی ئەخیرا فرەتە تەوەجویان بەم شتانە کردو. ئەمە بەشێ لە قەزیەکە بەشێتر لە قەزیەکەوەیە کە تاوجێکە بە مەسئلەی ڕەفعی ستەمی ملی و حەلی مەسئلەی کورد مربوطە هێزە ناسیۆنالیستەکان یەک جوابیان هەیە ئەوەڵ فدرالیزم. ئێمە پێمان وایە فدرالیزمێکە ئەوان باسیەکەن یا ئەوەی وا هەموو جریاناتی تر لە ئێرانە هەر کەسێک خۆی بە مدافعی بزانێ نەوعێک حکوومەتی قەومی خەریکن بنەڕەتەکەی دابنن لە چوارچێوەی وڵاتێکە وڵاتێک بە چەندانە حکوومەتی قەومیە بۆ وەختێکیش تاریفەکەنەژ نەقدیان لێکرێ ئەمە دروست نییە ئەمە اختلافاتی قەومی خاتە بین مردم ئەژنەوەهانی ئالمانیش وایە و ئەمریکاش وایە کانەداش وایە ئێمەڵی نەخێوان نییە بەخاترەوە ئەمریکا و کانەدا و وڵاتان تریش بەر ئەساسی زمان و قەوم و ملیەت ئەم کاریان نەکردووە ئوستانی ئەم کاریان کرد ڕەبتی بەوە نییە بۆ نمونە ئەگەر ئەم فدرالیستانە گەرەێکیان بێ واقعان وەکو ئەم وڵاتە غەربیانە خۆیان سازمان بن لێ باشە وەختە تەواوی منتەقەی کورد نشین ئەوێ بە سێ چواردانە فدرال نابێ بە یەک فدرال منتەقەی ئازەربایجان هەم هەر بەم شێوە منتەقەی خوزستان و سیستان و بەلوچستان هەر بن بنابراین ئەمە بەنەزە من قسەیەکی دقیق نییە وایکەن بە جۆرێک شانە خاڵیکردنە یا پێشدانە بۆ بەیانی ناسەرێحی سیاسەتەکەیان بەڵام کۆمونیستەکان زۆر ڕاشکاوانە ئەم باس ئەوەمان کردووە کە ستەمی ملی ناحەقە دەبێ هەر نەو ئەستەمێک ئەس جملەستەی ملی لەسەر ئەم خەڵکانەکە لە ئێرانە ژیانەکەن ئەس جملە خەڵکی کورد لا بچێ بۆ لا بچێ ببورە دەبێ شتێ جێنشینی بێ ئەوش ئەوەیە کە حقوقی بەرابەری ئەم خەڵکانە وا لە ئێرانە زندگیەکەن وەکو یەک حقوق یەک ئیمکانات یەک تەسهیلات و ژیانێکی بەرابەر بتوانن دەور جامەعە بەسەر بن ئەمە ئەگەر دابین بکرێت دیارە سیستەمی ملیش در معنای نامێت بەڵام مەسئلەی تر هەیە بەناو مەسەلەی کورد و ئەم مەسەلەی کوردە حتا بەم حقوقە بەرابەر و جوابی نادرێتەوە بۆ نمونە هەر ئێستا ئێمە تماشای کورسانی عێراقین لە کورسانی عێراقا لە دەهەی 90ەوە تا ئێستا ستەمی ملی وجودی نییە
جەریاناتی کورد خۆیان ئەحزابی ناسیۆنالیستی کورد حاکمن لەوێ دەوڵەتی مرکزی هیچ دەسەڵاتێکی نیەستەمی ملی ئەعمال کات بەڵام مەسئلەیەک بەناو مەسئلەی کورد هێشتا حەل نەبووە و مەسئلەی کورد وەختێ حەلە بێ خەڵک لە ڕەفراندومێکە بەشداری کەن کە لە کوردستان عێراق بەشداریان کرد و نەتیجەی ڕەفراندومەکان بە ڕەسمیەت بناسرێت کە ئەویان نە دەوڵەتەکان منتەقە نە دەوڵەتی عێراق نە دەوڵەتی مرکزی ئەویان بە ڕەسمیەت نەناسی بۆیە هێشتا مەسئلەی کورد لەوێ حەل نەبووە مەسئلەی کورد مەسئلەی تایبەتە مەسئلەی فقط ستەم ملی نییە ئەنا لە شوێنێک وەکو بەلوچستان و خوزستان و ئازەربایجانی هەمووی ئەمانە لە ئێرانە ستەم ملی وجودی هەیە بەڵام شتێکمان نییە بەناو مەسئلەی بەلوچ مەسئلەی عەراب مەسئلەی ئازەربایجان چون مەسئلە فقط بە ستەمە و بە وجود نایە ستەم بنەڕەتەکەیە بەستەرێکەوە ئامادەیەکەن بەڵام لەسەر ئەو ستەمگەریە ئەگەر خوێن و خوێن ڕێژی اتفاق کەوت و ئەگەر حملەی نظامی مستەقیم لەلایەن دەوڵەتی مرکزیەوە عەلەیهی ئەم خەڵکە ئەعمال کرا ئەوەی وە لە کوردستان ئەعمال کراوە و مدەتێک توولانی ئەم مۆزوعە بوو بە مەسئلەی زێهنی و فکری خەڵکانێکی زۆر لە منتەقە دیارە مەسئلەیە بە وجود تێ معزلێ بە وجود تێ مشکڵێ بە وجود تێ تۆشی جواب بەمە بدەیەوە ناتانی خۆتی لێلابەی و بۆ فدرالیستەکان جوابەکان ئەوەیە کە ئەمە بکەین بە منتەقەی فدرال من باشە ئەیکەین بە منتەقەی فدرال ئەو وەختە ئێمە کوردەکانی ڕزاییە یا ئۆرومیە و تورکەکانی ئۆرومیە مەرزەکەیان چۆ جیاکەیتەوە شارێکە تێکڵاون بەیەکەو وەکو شاری کەرکووک لە کوردستانی عێراقە عەرەبی تایە تورکمەنی تایە کوردی تایە تۆ ئەم شارە ناتانیت مەرزی بۆ دابنی کوێنەی کووردە کوێنەی عەرەبە کوێنەی تورکمەنە لە زۆرێ لە شارەکان کوردستان ئێران و مەرزی منتەقەی ئازەری و مەرزی منتەقەی فارس نشین هەر بەم شکڵەیە ئەم مەرزە بەو ڕەحەتی دیای ناکرێت و لەسەر ئەم مەرزە کوێنە مەرزی کوردستانە و کوێنە مەرزی ئازەربایجانە ناسیۆنالیزمی ئازەری و ناسیۆنالیزمی کورد هەر لە ئێستەوە بنەڕەت و فەزای ئەویان دروست کرێت سۆزی خوێن و خوێن ڕێژی ڕێگە بخەن بەنابراین ئێمە بۆ کە بەر بەم شتانە بگرین بۆ کە ئەم تەفرەقە بە وجود نێرن خەڵک نەخەنە گیانیەک خوێن و خوێن ڕێژی لەبین خەڵکا بە وجود نێ باسمان ئەوەیە کە ئێمە یا شەهروەندانی متساویە الحقوقین لە ئێرانە یا ئەبێ بە ڕەفراندومێک جوابی مەسەلەی کورد بدرێتەوە نەتیجەی ڕەفراندومەکە هەرچی بوو با تەوەجە بۆ کە سازمانها و دەوڵەتهای جەهانشتان نازر بن بەسەریە و ئەوە بەڕەسمیەت بناسر ئەمە ئیتر مەسئلەیەک بەناو مەسەلەی کورد تەواوەکە خۆ لەو لاوە جەریاناتی ناسیۆنالیستی عەزەمەت تەڵەبی ئێرانی وەکو سەڵتەنەت تەڵەبەکان و ڕزا پەهلەوی و جەریاناتی ڕاستی عەزەمەت تەڵەبی ناسیۆنالیستی ئێرانی ئەمەیان لەگەڵا باسکەی وازانن تۆ کفرت کردووە وازانن تۆ گوناحی کەبیرە مرتەکب بووی چۆن یەکێ لە خەت قەرمزەکانی ئەوان مەسەلەی تەمامیەتی ئەرزیە اتفاقا من لە بەحسێکە جوابیانم داوتم ئەخە تەمامیەتی ئەرزی لە توولی تاریخی 300-400 ساڵی لەوە پێشی ئێرانەوە هەتای سە تماشایکەین ناڵم چەند هزار ساڵ هەتا ئەو بەجێگەی خۆی لە دەورانی ئەخیرە عەسری جەدید 200-300 ساڵی ئەخیر تماشاکەین ئەگەر ئێران بەشێکی لێ جیاوە بووە هەمیشە شاکان ئەو کاریان کردووە حاکمەکان ئەو کاریان کردووە هیچ بەشێ لە خەڵکی ئێران تا ئێستا یەک بونگسی ئەو خاکی ئێرانی جیا نەکەوتەوە نە خەڵکی کورد نە خەڵکی ئازەری نە خەڵکی عەرەب نە خەڵکی بەلوچ نە خەڵکی مازنی و گیلەکی هیچ کامیان ئەو کاریان نەکردووە ئەو کەسەوە کردووە حاکمەکان بوون یا بێعورزە بوون بە زۆریان سندووە یا خۆیان بەزڵۆ بەخششیان کردو ئیمتیازاتیان گوتووە ئەمە مۆزوعێکە کە بەنظر من لە بینی کۆمونیستەکان و چەپەکانە لەلایەکە و فدرالیستە قەومیەکان و لەلایەکە و ناسیۆنالیستە عەزەمەت تەڵەبەکان اختلاف نظر هەیە اختلاف بۆ چوون هەیە پلاتفۆرم و سیاسەتی جیاوازیان ڕاست
بەڵام بەهەرحاڵ باسی سیستەمی میلیەتوانی باسی جەدەرێکی دوور درێژە. من ئێستا ناسمە سەرەوە مەسەلەیە ئەوەی کە لە کوردستانی شاڕوویە ئەو ڕیفراندۆمە بەرحاڵ نەتایجەکانی جێبەجێ نەکراوە. لە کوردستانە هەر یەک ڕیفراندۆمیش ڕووی نەیە، پێشترش ڕیفراندۆمێکی تر ڕوویە و داوایان کرد کە خەڵک دەنگ بدا و لە سادا بە فدرالیزم. ئەوەشە دەتوانی بە جۆرێک ڕیفراندۆم حسابی بکەیتەوە گەر مەسەلە بێتە سەر حەلی مەسەلەی نەتەوایەتی. بەرحاڵ مەسەلەی نەتەوایەتی جەوهەرەکەی ستەمی نەتەوایەتیە، لادانی ستەمی نەتەوایەتی، نێشتنی ستەمی نەتەوایەتی کۆتایی بە مەسەلەکەش دێنێ هەر بەو دەلیلەشە کە ئێمە ئاڵێن ئەگەر مافی هاوڵاتی یەکسان دروست بوو لە وڵاتێکە ئەوانە بە جۆرێک لە جۆرەکان مەسەلەی میلی کۆتایی هاتووە. دەقیقەنەوە دروستە کە ناکرێەوە نابێ بە زۆر و زۆرداری خەڵکی کوردستان بلشێنرێن بە ئێرانەوە بە هەر وڵاتێکی ترەوە ئەگەر مەبەستیان بوو ویستیان جا ببنەوە. ئەمە بوو بە قەزیەک و بوو بە مەسەلەیەک کە لایەزال پاش ئەوەی کە حقوقی مافی یەکسان و مافی هاوڵاتی یەکسان درا لایەزال ئەمە مەسەلە بووە، ئەمە خەریک بوو کێشە دروست کاتەوانەوە ئەو وەختە لەم ڕێگایەوە حەلەکرێت. بەڵام ئەوەی کە لە کوردستانی عێراقا ڕوویدا ئەوە کێشەی بینی دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستان و ناوەند و بەرحاڵ من پێم خۆش نییە زۆر چینە سەرم مەسەلەیە ئەڕوونە سەر باس و مەسایلی تر سەبارەت بەم پلاتفۆرمەکە بانەوازی ئەم پلاتفۆرمە بۆ کامە هێزەکانە لە کوردستانە یاخود با بڵین ئایا دەواازەی شورای هاوکاری هێزە چەپ و کۆمونیستەکانی کوردستانی ئێران بەڕووی هەمووانە کراوەتەوە کە ئەم پلاتفۆرمە قبولکردن لەگەڵ ئێوەیە هاو ئاهەنگ بن. هەموو ئەو کەسانەوە ئەم پلاتفۆرمە و بنەما سیاسیەکانیان پێ قبول بێ و بە سیاستی خوانی بزان ئەتانن بێن لەگەڵم شەڕە کار یعنی هیچ خەتیێک لەسەر هیچ حیزبێکی سیاسی لە کوردستانی ئێرانە نییە کە بێوێ ئەمان ئەم بەندانە قبول بکەوە لەگەڵ ئێوە هاوکاری بکەن. ئیتر ئەوە بەخۆیان مەربوتە ئەگەر قبولیان بوو ئێمە هیچ دەرگامان ڕووی کەسدا نەخستووە ئەگەر قبولشیان نەبوو مشکلەیەکە واکەتی هەیەە بۆ نمونە مەسەڵەن ئێمە پرسیارمان لێکراوە ئایا پژاکەتانەی بێتە ناو ئەم شۆرە وتومانە پژاکەش مشکڵی خۆی حەلکە هەموو کەستانەی بێ بەڵام پژاک هێشتا لەگەڵ جمهوری ئیسلامی تەکلیفی خۆی ڕۆشن نەکەوتەوە بە هێشتا پێ وایە جمهوری ئیسلامی نابێ بڵێ مەرگ بەر جمهوری ئیسلامی یا ئەم جمهوری ئیسلامی دەبێت سەرنگون بکرێ لێرە و لەوێ هاوکاریان هەیە تەوافقیان هەیە ئەوە مشکڵی خۆیانە خۆیان مشکڵی خۆیان حەلکرد. جریاناتی پری سیاسیش هەموو جریاناتی سیاسی کە ئەم پلاتفۆرم و بنەماز فکریانەی ئێمە کە منتشر بووە تەسویب کراوە ئێستا ها لە دەستڕەس هەمووانە ئەوانەی پێ دروست بێ و خۆی بەو جەهەتگیریە و تعریفکە وەشات لەسەر سەد چاومان ئەحزابێکی وەکو پژاک یاخودەوە ئەحزابانەی کە خۆیان بە نایاری جمهوری ئیسلامی زانەوەی بە ڕۆشنی داوا بکەن و بڵێن جمهوری ئیسلامیە بێ سەرنگون بێ کەوان تا سەقسی وایان نەکردووە بەم جۆرە. زۆر باشە زۆر چاکە. من پێم خۆشە ئێستا بچینە سەر باسێکی تر. من نازانم ئەگەر قسەیەک هەبێ سەبارەت بە پلاتفۆرمەکە مابێتەوە دیارە پلاتفۆرمەکە بەند و مەسائلی زۆرە وەکرد لە زۆر لایەنەوە قسەی لەسەرکەی بەڵام ئەوەی کە بواری بەرنامەکەیە بوو کەمێک تعریفکردن بوو بە مەسائل لە جەوهەریەکانی و مەسەلەی گرنگ کە مەسەلەی ستەمی میلی بوو لە کوردستان و لەلایەکی ترەوەی کە ئەمە چۆن ئەتوانێت بێ بە بنەمایەک بۆ کۆکردنەوەی هێزەکان. من شتێکی ترم نەماوە لە ئێستا لەسەر ئەمە پرسیاری لێ بکەم ئەگەر من دوتەبان بنەزە من بنەڕەتی ترین مەسئلە لەم پلاتفۆرمە و لە بنەما فکری سیاسیەکانیشە لە هەردووکی هاتووە مەسئلەی حکوومەتی شەوراییە. یانێ ئێمە لە ناو مجتەمەعی ئمڕۆ کە تەماشاکەین دوو یا سێ نەوع حکوومەتە بینی بەعام یەکێکی جمهوری خاکان یەکی سەڵتەنەت تەڵەبەکان یەکیشی ئەوانەوان شەورایان پێ دروستەوە حکوومەت شەوراییان پێ دروست دیارە ئەو دوانەی ئەوەڵ اتکایان لەسەر پارلەمانە کە هەر 4 ساڵ جارێ یا چەند ساڵ 5 ساڵ جارێ هەر چەند ساڵ جارێ خۆیان تاینیەکەن خەڵک بێن لە انتخاباتە شرکەتکەن بڕێی بدەن بەم حزب بۆ حزب و دوای بچنەوە ماڵ خۆیان زندگی خۆیان بکەن تا 4-5 ساڵی تر لەو فاصڵە پارلەمان هەر تەسمیمێکی گرت ئیتر خەڵک بۆیان نییە دەخاڵەت کرد. دەوڵەت تەسمیمەگرێ شەڕکە، تەسمیمەگرێ سڵحکە، تەسمیمەگرێ
ڕیاضەتی اقتصادی بە مەردەم تەحمیڵکە تەسمیمەگرێ هەر کارێ بکە خەڵکی تر دەخاڵەتێکیان نییە و بۆیە ئێمە ئەم سیستمە پارلمانیمانە پێ دروست نییە چون خەڵک لە دەسەڵاتدارەتی خۆی لە حقوقی خۆی مەحرومەکە ئێمە پێمان وایە خەڵکی کوردستان لە سەتحی ئێرانی شاروا بیرەکەینەوە ئەم حەقەیان هەیە کە بۆ خۆیان دەسەڵاتدار بن و شەوراکانی خەڵک ئەو شوێنە بن کە تەسمیمەگرن قانوندانن و قانون ئیجراکەن و بۆیە تەفاوەتێکی بنەڕەتی هەیە لەگەڵ سیستمی پارلمانی و سەڵتەنەتی و ئەو نوع جمهوریە وایسە مەرسومە و ئەناسرێ دەسەڵاتدارەتی شەورایی مهمترین تەفاوەتی ئێمە لەگەڵ باقی جەریاناتی سیاسی چونکە ئێمە اختلافان فقط لەگەر فدرالیزم نییە چون کابراتانێ فدرالیست نەبێت بڵێ من حکوومەتێکی پارلمانی مەوێ دموکراسی مەوێ بازاڕی ئازاد مەوێ ئەوەختە ئێمە لە مقابڵە بەسەکەمانەوەی کە خەڵکی کوردستان سەدها ساڵە لەژێر زڵم و زۆر و بەدبەختی و کوێرەوەریە ژیانیان کردووەی تر بەسییان یەک جار بۆ هەمیشە ئەم نابەرابەری و زڵم و زۆر و استبدادەشە کۆتایی پێبێ ئەم خەڵکە بۆ خۆیان لە شەوراکانی خۆیانە و لە ئەنجومەن و ڕێکراوی خۆیانە خۆیان ڕێکە خن خۆیان دەسەڵات بگرن بەدەسەوە لازم ناکە کە بیدەن بەدەست پارلمانێکەوە هەموو ئۆرگانهای دەوڵەتی و هەموو ئەفرادی حکوومەتیش انتخابیە بن و خود مەذهب لە هیچ شوێنێکە لە قانون و قەزا و سیستمی پەروەردە نابێت دەخاڵەتکە مەذهب ئەمری خصوصی بنیادەمەکانە لە مزگەوت لە ماڵ خۆیان هەر چێکن بیکەن اعتقادی هەن بە هەر خوایە هەیە یان نییە بە خۆیان مەربوتە بەڵام دەوڵەت لە مقابل ئەمە خونسایە ئیدۆلۆژیە خاصی نییە دەوڵەت حکوومەتی شەوراکانە و هەموو کەس و هەموو حزبێکیش پێ بۆی هەیە لەم شەورانە بڕۆ دەخاڵەت پێ و عزوی ئەو شەورانە بێ و ڕێی بگرن و هەرگەس ڕێیە دقیقا لە جێگایەوە لە ڕێگەی پەرلەمانەوە حیزبەکان دەسەڵات وەربگرن لە ڕێگەی شوراکانەوە دەسەڵات وەربگرن هەر کەسێک حاکمێتی شورایەوە ناتوانێت لە ڕێگەی شوراکانەوە نوێنەرەکانی خۆی بنێرێ لە خوارەوە بۆ سەرەوە و سەرنجام ئیدارەی ئوموری کۆمەلگا بەدەستەوە بگرێ گەر بەرنامەکەی لەلایەن خەڵکەوە قوبوڵکرا بەرحاڵ بەگوتم باسی تر زۆرە لەم بابەتەوە بکەین بە تایبەتی ئەلتەرناتیڤی اقتصادی کە لێرە تەنها مەطلبە کارگەریەکان باس کراوە و خواستە کارگەریانی کە بڵێن شورای هاوکاری تەرحی کردووە ئەوانە کراوە لە بابەت بەڕێوەبردننی ئابووری کۆمەلگا شتێکی ئەو تۆ نەوتراوە کە دیارە ئەمە وەک باست کرد لە سەنەدی بەندێکی زۆر مهمیاتە بە نەزەر من لە ناو پلاتفۆرم و بەرنامەی هیچ کام لە چەپەکانی تا ئێستا وجودی نییە ئەوش ئەوەیە پێم وایە بەندی سێ بێ ئەگەر اشتباه نەکەم باسەوە کە هەر ئینسانێک لە ڕۆژی تەوەلودی و تا ڕۆژی مەرگی هەموو پێداویستی ژیانی دەبێت دابین بکرێت خارج لەوە کاری هەیە یان نییە خارج لەوە حقوقی کەمە یا زۆرە خارج لەوە نەخۆشە یا سالمە خارج لەوە تەحسیڵەکە یا هەرچیەکە بە سرفی ئەوە کە ئینسانێکە و دێتە ئەم دنیا دەبێت خورد و خوراک و پۆشاک و ژیانی ئستانداردی وەکو ژیانێکی ئیمڕۆژی لە سەتحێک قابل قبوڵە کە ژیانی بەشەر بتوانێت ناوی بنێتە ژیانێکی مرەفەه و باش دەبێت دابین بکرێت ئەمە بەنظر من بەندێکە جواب بە زۆر شتەداتەوە و بە هەر حاڵێکە لە دەستاوەردهای چەپی مۆدرنی ئوروپاشە کە ئێستا لەسەری بەحسە لێرە و لەوەک و ئازمایش خەریکن ئازمایشێکن بەڵام من پێم وایە هەم ڕەحەتە هەم ئیمکان پەزیرە و هەم ئەمە کۆمەکەکە بۆەوە کە زۆرێک لە نابەرابەریەکان لەبین بڕۆن و ئیمکان ئەوە فراهەمکەن خەڵکەکان بە شێوەیەکی بەرابەرتر ژیان بەسەر ئەزانم ئەوە کە باز لە ئەوەی کە پێی وترێ
بە سویدی پێڵێ مێدۆرلێن یاخود بیسیک ئینکۆم کە هەموو کەسێک ئاسێکی دیاریکراوی لە ئینە بێ بەرحاڵەمە جواب بە کۆیلایەتی کاری گرێگرتە ناداتەوە لە لە سەرمایه‌داری و لە ئازال خەڵک مەجبورە بڕوا کارکە بەشێک لە کۆمەلگا هەر کارەکە بووی ژیانی تەمین بێت و بۆی کە ئیمێوە ئەساسەن اقتصادی کۆمەلگا و ئابووری کۆمەلگا لەسەر ئەساسی کارکردنی ژمارەیەک یاخود بەشێکی زۆری کۆمەلگا ئەچەرخێ بەڵام بە هەر سوورەت ڕاستە دروستە ئەوە منیش پێم وایە ئەمە بەندێکی تازەیە تا ئێستا لە بەرنامە و لە نووسرا و پلاتفۆرمەکانی ئەحزابی چەپی ناوچەکەیان من بەدیم نەکردووە نەمبینیوە بە دیارە بە کۆمیزمی کارگەریشەوە کە لەم بابەتانەوە زۆر دەستکەوتی بۆ زۆر مەسایلی هێناوە تا ئێستا لە بەرنامەی ئەوانیشان نەبووە دەستەکانی خۆش بێت لەم بابەتەوە بچینە سەر بابەتێکی تر و بەشی دۆمی بەرنامەکەمان کە سەبارەت بە ناوەرۆکی وەکالەتدانە بە ڕەزا پەهلەوی لەم ڕۆژانەی ڕابردووە بۆی بینەران بەشێک لەوانە کە لە کوردستان وچینە کوردستانی عێراقڵێن مەبەستم تەواو متابعەی ئەحداسەکانی ئێران و ڕۆژ بە ڕۆژ ڕووداوەکانیان نەکرد دەبێ هەفتەیەک لەمەوە بەربوو پێم وابێ لە یەکێک لە بەرنامەکانە کوڕی شا ڕەزا پەهلەوی ئێعلامی کردوتی من پێویستم بەوەیە کە نوێنەرایەتی خەڵک بم نوێنەری خەڵک بم بۆی کەوا بچم لەگەڵ ئەوروپایە خود لەگەڵ وڵاتانی دەرەوەیە قسە و باس بکەم و حسابم بۆ بکەن وەکەوەی کە توانم ڕێی خەڵکی ئێران بگێنم لەم بابەتەوە پێویستم بەوەی نوێنەرایەتی خەڵک بکەم وتر دواتریش دەست و پەیوەندەکانی خۆی دیار بوو ئامادە بوون بۆ تەسریحێکی لەم بابەتە ئەخێرا دەستیاندایە کەمپینی کە من وەکالە دەدەم بە ڕەزا پەهلەوی کە وەکیلی من بێت و خۆی وەکیل بێ تر دەرچێگەکە خۆی وەکیل بێت تا و کاتی کە پێی خۆشە وەکیلی ئێمە بێت و تا ئێستا تقریبا بۆ ئەوەی کە باسەکەن سەدان هەزار یاخود 330,000 کە شتێکی ئاوایە ئیمزا کۆکراوەتەوە کە کەس نازانێت ڕاستی دروستەکەی چییە بەڵام باسەکە بۆ بە باسێکی گەرم لە میدیا فارسی زمانەکانەوە بە تایبەت لە ناو بڵێن ماس میدیا و تەنان لە سۆشیال میدیاشە دووبارە قسە و باسی زۆری لەسەرەکرێ ژمارەیەک لەوانەی کە ئەساسەن ئەم شێوازە لە وەکالەتدانیان قوبوڵ نییە لە ناو ئێران و دەرەوەی ئێرانە بڵێن کەمپینێکی تریان ڕاگەن کە وەکالەت نادەم من وەکالەت نادەم و ئەمە بوو بە کەمپینێکی بەرامبەر بوو ئەوە ئەمە بۆتە باسێکی گەرمی ئەم ڕۆژانەوە بە بڕوای من مەسەلەکە هەر تەنها کەمپینێکی ئاسایی نییە یاخود هەندێک لە هاوڕان من بینیومە لێرە و لەوێ کە قسەی لەسەرەواکەن کە ئەبێ بە گاڵتە جاڕانە بەلایە تێپەڕین یاخود خەڵک بە چاوی گاڵتەوە سەیری بکاوە بەکردەوەش هەندێک وایان کردووە بەڵام بە بڕوای من ئەمە بۆ خۆی نیشانەی هەوڵێکی زۆر جددی باڵی ڕاستڕەوی ئۆپۆزیسیۆنی جمهوری ئیسلامیە کە باڵی ڕاستڕە و نیۆلیبرالە و ئەوێت هەمان اقتصاد و هەمان ئابووری بمێنێتەوەی ئاڵوگۆڕێک ڕوونەدا شتێک لەسەرەوە ئاڵوگۆڕی پێ بکرێتەوەمانە خەریکن هەر لە ئێستاوە دەم و دەستگای ئایندە سازەتەن و ئەزانم کە ئەم کەمپینە ئەگەرچی زۆریش سەرکەوتوو نەبووە هەتا ئێستا بەڵام خودی ئەوەی کە جریانی ڕاست بیرەکاتەوە بەم جۆرە حرەکەتکە کولەن هەموو ئەحداسەکان ئەگەینێتە جێگایە کە ممکنە جگە لە بەرامبەر چێکردن و بەرپەرشدانەوە و ڕەخنە لێگرتن یاخود ڕەتکردنەوە چەپەکان مەجبور بوون کارێکی تریش بکەن نەک تەنها ڕەتکردنەوەی ئەمە نەک تەنها ببن بە ئەوەی جەریانێکە ئەم شێوازە لە دروستکردنی ڕابەر یاخود ڕابەرسازی بۆ جوڵانەوە و خرۆشێکی شۆڕ جێرانەکە لە ئێرانە هاتوۆتە کایەوە هاتوۆتە پێشەوە هەر تەنها ینی ئەم شێوازە لە ڕابەرسازی کاتۆتە پێشەوە دۆخێکی تر دروستەکە کە پێویستەکە چەپەکانیش فکری لێ بکەنەوە هەروە سادەوەری نەکردن ڕێیەوە چییە هاوڕێ دیارم ئەم اتفاقەوە تازە کەوتووە ڕاستەکەی خۆ ئەم نوع وەکێڵگرتن و وەکێڵ انتخابکردن و وەکێ موکل بوونی ئەمانە لە شکڵەکە و لە ناوەکەیە کەمێ تازە بوو بەڵام مەزمونونەکەی هیچ تازە نەبوو ئەمە شتێکی زۆر جێکەوتووە لە جامعەی ئێرانە دوو جبهەی ڕاست و چەپ وجودیان هەیە لە مقابل جمهوری ئیسلامیە
چەپەکان استراتیژی تریان هەیە ڕاستەکان ئەمە استراتیژیەکانی و گۆشەیەکێتی سەرەتەرەوەیە کە باشە ڕزا پەهلەوی ئەم وەکالەتەی بۆ چییە؟ ئەمە مەسەلەکەی تاوجێەوە بە قسەکان خۆی مەربوطە ئاخرین مساحبەی لەگەڵ تەلەڤیزیۆنی من و تۆ چەند محوەری ئەسڵی باس کردووە خۆی ئەڵێ وەکالەتم بۆ ئامانەیە ئەو محوەرانە چی؟ یەکی ئەوەی کە ئەو خۆی بە وەکێڵی مردم معرەفیکە وەختی ئەڕوا لەگەڵ دەوڵەتهای غەربیە دانیشێ قساکە و تەسمیم بگرن و سیاسەتی خۆی بیانکە ئەوڵان لەگەڵ ئەم دەوڵەتانە تاوجەوە بۆی کراوە بێ ئەوە وەکێڵیش بێ چووە کار خۆی کردو قسەی خۆی کردووە بەڵام ئێستا وەکاڵەتەکەی بۆ چییە؟ دیارە وەکاڵەتەکەی بۆ ئەوەیە کە ئەمە کالایەک بێ بەدەستیە و بتانێ بیفرۆشێ بەم دەوڵەتانە ئەم دەوڵەتانە ئەو وەکو نوێنەری خەڵک قبولکەن نەوەکو ڕزا پەهلەوی کوڕی شای ڕابردووی ئێران ئەمە یەک نوکتەیە نوکتەی تری ئەوەیە هەڵ مۆزوعی تری ئەوەیە ڕزا پەهلەوی باسی کردووە کە بۆ ئایندەی ئێران دەبێ حقوقی سەرەتایی سپای پاسداران و ئەرتەش و بەسیج و هەموو ئەو نیروانە کە ئێستا هەن لە خزمەتی جمهوری ئیسلامیە بپارێزرێ ئەوانە ئەمنیەتیان ببێ و بزانن هەر لە شوێنەکان خۆیان دووارە دانرێنەوە و ئەمە ئەزانێت مخالفی زۆرە ببوورە گەرێکی وەکاڵەتی ئەمەش بە عۆدە بکرێت و ئەمە بڵێ بە دەوڵەتهای غەربی بڵێ ئەوەی ئێمە تەلاشەکەین ئێوەش کۆمەکمان بکەن بڕۆین لەگەڵ ئەم بەشە مسەلحانە کە ئیمڕۆ هانە پاڵ جمهوری ئیسلامیە قسە بکەین بەڵکەم لە پشت جمهوری ئیسلامی بێنە ئەم لاوە بێنە پشت کوڕی شا و ئێوەش یارمەتی بدەن دوای ئەوە بە هەر حاڵ بێکە ئیشک ئەوەڵین بەحسەوەیە کە خەڵک ئەمەیان ناوێت جالبتر لەمە ئەمەیە نگەرانی وەزعی ئەفرادی سپای پاسدارانە نگەرانی وەزعی ژیانی بەسیجە نیگەرانی وەزعی ژیانی ئەرتەشیەکانە بەڵام یەک جاریش بۆ حتا یەک نمونەش قسەی لە حقوقی کرێکارانی ئێران نەکرد قسەی لە حقوقی ئەو ئەنتانە بازنشستانە کە لە تەواوی عەرسەکانە ئیشیان کردەوە ساڵهای عمری خوانیان گوزاراندەوە ئێستا خانە نشین کراون باس ئەوانە نییە باسی حقوقی ژنان نییە کە ژنان ئیمڕۆ مۆقعەتێکیان هەیە لە پێشەوەی ئەم ئەترازاتەوە ئەم شۆڕشن لە ئێرانە عەلەی جمهوری ئیسلامی باسی حقوقی مناوان یەک جاریش نابینی بیکە بەڵام هەموو جارێ لە هەموو مساحبەیەکە لە هەموو مقابلەیەکە و نووسراوەیەکە وەختێتی قساکە باسی بەسیج سپای پاسداران و ئەرتەش هەواوی ژێر قسە و بار قسێتی خۆ ئەمە یەک چت نیشانەدا ئەوش ئەوەیە کە ئەوێ وەکالەتێکی بێ لەلایەن خەڵکەوە ئیتمینان با بەم دەم و دەستگا سەرکوتگەرە کە ئەوان خەیاڵیان ڕەحەت بێ فەقەت لە پشت جمهوری ئیسلامی بێنە ئەملاوە وەکو ئێستا چۆن خەریکن ژیانەکەن هەروە ژیانیان ئەپارێزرێ و حقوقیشیان تازە ئەگەر زیانەکە کەم ناکە خۆ ئەمە شتێکە قابل قبول نییە بۆی کە خەڵکی ئێران 40 ساڵە 44 ساڵە لە دەستی سەرکوتگەری ئەم هێزانە و ئەناڵێنن یەک دەریا خوێن لە بین خەڵک و جمهوری ئیسلامیە هەست کە بۆ سەری هەرم هێزانە خوێنی خەڵکیان ڕژاندووە ئەمە غەیرە مومکنە هەر ئێستای ڕێژن هەر ئێستای ڕێژن هەر ئێستا خەریکن تەنها لەسەر خوێن ڕێژیش نییە فەقر و فەلاکەت و فەساد و زندان و ئەشکەنجە و ئەوەی وا نەئەشێ بەسەر خەڵکی ئێرانیان هاوردووە و ڕزا پەهلەوی ئەوێ هەمووی ئەمانە بە وەکالەتە بخاتە گۆشەیەکە بێت قەیناکە مهم ئەوەیە لە ئێوە بێن دفاع لە ملکە خۆ ئەمە یەک مەوزوعە
مەوزوعی ترەوەیە باشە مێڵم لەگەڵ دەوڵەت‌های غەربی ئەڕۆی مەگەر چیەڵێ غەیرەز ئەمانە کە باست کردووە کە سیاستت بۆ هەمیشە چیەڵێ قسە لەسەرەوەیە خەڵکی ئێران یەکجار تەجربەیان کرد هەرم دەوڵەتە غەربیانە ڕۆشتنە موقعیتێکە دییان شا ناتوانێت لەسەر قدرەت بمێنێ شایان بردە دەرەوە خومینیان تەقوێت کرد بە جێگەی و هاتە جێگەکەی ئێستا هەموو قسەکان ئەوەیە بەحسەوەیە کە ئەگەرە متفاق دوارەکە فی خۆم دەوڵەتە غەربیانە دڵیان بۆ خەڵکی ئێران نەسووتاوە لە دەهەی هەشتای میلادی یا دەهەی شەسی ئێرانیە تۆ تماشاکەی بە دەیان هەزار ئینسان کوژران و ئیعدام کران ئەم دەوڵەتە غەربیانە هەموویان نەزانی یەک کەلیمە قسەیان نەهات بنابراین دەوڵەتی غەربی ها لە فکرشتی ترا لەتێک منفعەت خۆیە من بەشی لە سەرمایەداری ئەم دنیان جمهوری ئیسلامی بەشی لە سەرمایەداری ئەم دنیایە ئێستا لەگەڵ جمهوری ئیسلامی ناحاوێنە و بەخاطرەوە جمهوری ئیسلامی خەریکە پای زیادا کێشێ زەختە خاتە سەر ئەمان منفعەتی ئەمانە خاتە خەتەرە و لەلایەکە و لەلایەکی شەوی تر مطیع و دەسەمۆیان نییە ئەو شتەوە لە ساڵی 57 ئێرانیە باسییان نەکرد ئستقلال بمعنای واقعیەکەی جمهوری ئیسلامی ئەو دەوڵەتە مستەقلەیە بەڵام مستەقلە بۆ کێ مستەقلە لە خەڵک مستەقلە لە منفعەتی خەڵک مستەقلە لە حتا ڕقیبەکانی بەڵام اقتصادێەوە خەریکە سازمانیەدا و سیاسەتەوە خەریکە سازمانیەدا هەر شتێکە شەبیه بە دەوڵەتەکان ترە و منتەقە و بە لەحاظ سیاسی و ئیدۆلۆژیکی شەو شتێکە وەک داعش بنابراین ئێستا ڕزا پەهلەوی هاتووە اتفاقا خەریکە قسەی ناوی وەکالەتە بەڵام وەکالەت وانە وەکالەت تعهودێکە دەی تۆ بە وەکێڵێکت وەکو موەکل تعهودێکە دەی پێشی تۆ وەکێڵی منی لەسەر ئەم مەوزوعە معەیەنە بۆ ئەو ماوە دیاری کراوە ئەم بەیعەت وەرەگرێ نەک وەکالەت دقیقاً وایە ڕاست ئەم بەیعەت وەرەگرێ هەر ئەو شتەوە لە ناو جەریاناتی ئیسلامیە باوە و لە ناو داعشە وەختێک بەغدادی بەیعەتی وەرگرت وتی من خەلیفە میتر بەشێک زۆر لە مسلمانان بەیعەتیان داوە بە منش خەلیفەیانم بەیعەت بۆ شارژ بووە مەسەلەن ئێمە لە عێراقا بۆ نمونە مەلیک فەیسەڵ وەختێک خۆی کە بوو بە شا بەیعەتیان لە هین وەرگرت یانی ئیمزایان کۆ کردەوە لە ناو ڕئیس عەشرەتەکانەوە تا لە شەرقا بەعام لە شەرقاوا بووە لە تووری تاریخی پادشاکان و حکەمای ئیسلامیە هەموو جارێ ئەمانە بەیعەتیان وەرگرتووە و ئەمیش دامەی ئەوەیانە بۆیە قسە لەسەرەوەی ئێستا مردمی ئێران بەم هەموو سەواد و ئاگاهی و تێگەیشتووی و ئەوانە و ئەیتر ناشتن ژێرشی فەزای ئاوا دیارە چەندە هەزار نەفەر یا حتا چەند سەد هەزار نەفەر هەر جەریانە سیاسی ممکنە تەرەفداری بێ و ئەتای نمایندەی ئەوانە بێ وەکو حەزبێ باشە ناوی حەزب نییە بە شکڵێکی مەزهەبی دواکەوتوانە و سنەتی چەند سەد ساڵ لەمەوە بەرە و چەند هەزار ساڵ لەمەوە بەرە بەڵام ئەمەڵەن ئەوێتە حەزبی سەڵتەنەت تەڵەبەکان ئەو ئەتانە وەک نوێنەری حەزبی سەڵتەنەت تەڵەبەکان ڕزای شای خۆیانیان بێ و ڕێ جمهور خوانیان بێ هەڵاکە مجاهد مجاهدین ڕێ جمهور خۆیە بەعەمەلی ئەتوانین نایبنێ حەزبی وەکالەت ئیتر وەکالەتی سەڵتەنەت تەڵەبەکان تازە بەڵێ قسە لەسەرەوەیە ئەمە اتفاقاً یەک نەتایجێکی باشی بوو ئەڵبەتە هەروواکە حاکمیەتی جمهوری ئیسلامی نەتایجێکی باشی بووە لە ئێران لەلایەکەوە هەموو خوێنڕێژی و بەدبەختی و کوێرەوەریە ئەوە چل و چەند ساڵە بەسەر خەڵکا تێ بەڵام یەکێ لە مهمترین نەتیجە باشەکانی ئەوە بووە ئەگەر ئێمەمانان ئەگەر کۆمونیستەکان ئاتەئیستەکان 50 ساڵی تریش نەقدی مەزهەبیان کردایە لە ئێرانە ئەوەندە مەزهەب بێعتبار نابوو کە جەریاناتی ئیسلامی و جمهوری ئیسلامی بێعتباریان کرد
ئەم ئەقدامی ڕزا پەهلەویش دەقیقەن کارێ وابوو لە سەتحێ مەحدودترا. ئەگەر ئێمە 1000 نەقد و مەقالە و مساحبەمان بەڵاو بکردایەتەوە لەگەڵ خەڵق سەمام کردایە بە ئەنازەی ئەم ئەقدامی ڕزا پەهلەوی ئابڕووی بە سەڵتەنەت تەڵەبەکان و ناهێشت ئەوە ئەم کارەوە ئەم کردی تەوەهماتێ بە دەو ڕزا پەهلەوی وجودی بوو. جمهوری خاکان تعدادی خوانیان بە دموکرات زانی، حتا تعدادە لە چەپەکان بە جۆرێک نەرم بوون لە مەقابڵیە، بە جۆرێک ڕووی خۆشیان پێی نیشانەدا. بازێکیان حتا متحد بوون لەگەڵی، داوای اتحاد و یەکپارچەگی و ئەتلاف و ئەوانەیانە کرد. بۆ نمونە لە کوردستان عەبدوڵای موحتەدی حزبی دموکرات، لە خارج کشورە جمهوری خاکان، هەموو ئەمانە چۆنە یاوت بێ ڕزا پەهلەوی تۆش بێتۆ ئەتانی قسەکەرمان بی و ئەتانی نێوەگشتمانی ئەتلافێک بی. بەڵام ئەم حرەکەتە وای کرد حتا یەکێ وەک موحتەدی ناچار بوو بە زمانێکی هەرچەند جەبوونانە بەڵام بە جۆرە بێژێ ناوەمان پێ دروست نییە. زۆرێک لە متحدەکانی تا دوێنێ لێ دوورکەوتنەوە، کەسانێ وا حتا یەک مانگ 20 ڕۆژی یەکی مانگی ژانویە، ئەوە چەند ڕۆژ ئیمڕۆ 20 چەندمە، 23 یانێ 23 ڕۆژ لەمەوبەر 6 نەفەر بەیەکە و تویتێکیاندا بۆ سەری ساڵی میلادی کە ئەو 6 نەفەرە فقط یەک نەفەریان لەگەڵی چووە، باقییان لەگەڵی نەچوون. بەنابەرین ئەمە هەمووی نیشانەدا کە ئەم ئەقدامی ڕزا پەهلەوی اتحاد و یەکپارچەگیەکی نیمە ناتەواو ئەگەر لە بین ڕاستەکانە خەریک بوو بە وجوهات ئەمەی تێکدا. ئێستا ڕاستەکان هەر دانەیەکیان و کەوتونتە بن بنچکەی. ئەوە وا خۆی ماوەتەوە و تەرەفدارەکانی کە ئەمانە تەرەفداری تاج و تەختن، تەرەفداری نەوعیتر لە دیکتاتۆری ڕەزاشان، فاشستن، نازیستن. بەڕاستی ئایدۆلۆژیای پەهلەوی ئەوەی لە پشتی ئایدۆلۆژیای پەهلەویە جۆرێک ئاریایی و ئاریا محوەری و ئەوانە کە دەرهاویشتەیەکی ئایدۆلۆژی نازیزمە، شتێکی زۆر ئەوتۆهین نییە، غەریب نییە. دقیقاً وایە. بەحثەکە ئەوەیە کە ئیمڕۆ بە نظر من جبهەی ڕاست یەک شکستی گەورە متحمل بووە و ئەم شکستە گەورە ئەساسەن مەداڵەکەیشە بخەنە من ڕزا پەهلەوی، بۆی کە هەموو ئەو کەسانەوە ئومیدیان بوو ڕزا پەهلەوی بکەن بە کەسی ئەوەڵی خۆیان، ئەوانە دوورکەوتنەوە لێ. بەڵام تعدادێک لە ئیسلاح تەڵەبانی حکوومەتی، تعدادێ لە کەسانەوە دادوێنێ بەسیج بوون، حتا یەک نەفەر تا 2 مانگ لە نیم لەوە پێش لە ناو تەلەڤیزیۆنی جمهوری ئیسلامیە بووە دفاعێکەوە لە قاسم سلێمانی. ئێستا ئەو کەمپەینەکەی خسووتە ڕێبووی کابراایە کە بەناو کەرەوی. بە هەرحاڵ مەنزوورم وایە کە ئومیدی ڕزا پەهلەوی بۆ سەرکەوتن خۆی ئەساسەن بەم هێزە مسلحانەیە ناو جمهوری ئیسلامیە و ئەم تەوەهمە بۆ سەبعیسەوە کە ئەم نەوعە کارانە بکە. بەڵام یەک هەم بە ڕزا پەهلەوی ئەکرێ بێژم هەم بۆ ئاگاهی خەڵکیش ئەوەی واقسەکانمانە بیسن، ئەوش ئەوەیە کە هیچ وەخت مطلقاً ئیمکان ئەوەی نییە کە بەشێ لە سوپای پاسداران یا ئەرتەش بتوانێت سالم و دەست نەخوردە بە قەول فارسی وەسڵ بێ بە ڕزا پەهلەوی. ئیمکانی نییە. لەلایەکە و تەواوی فەرماندەهانی جۆرێک منفعەتیان بە جمهوری ئیسلامی گرێ خواردە ئەم کارە ناکەن، لەلایە تریشە و خەڵک مەجالیان پێ نادەن و ئەم هێزانە متەلاشیەکەن. بەڵام لێرە من تا بەشێکی زۆری ئەم شتانێکە باس کرا جێگەی تەئیدی منیشە. بەڵام یەک مەسەلە هەیە لێرەیە هەمووی ئاسنگەران، ئەویش بۆشاییەکە وە فەراغێکە کە لە ناو ڕابەرایەتی ئەم جوڵانەوەیە ئەم خۆشە شۆڕژێرانەی ئێرانە دروست بووە. ینی بازێک هەتا لە خەڵکانێک کە من لە میدیاکانەوە
ئەم بیسمەوانە شتێکی زۆر باشە ئەم جوڵانەوەی بەو جۆرە ڕابەری نییە و ئەم جوڵانەوە بێ ڕابەرە چێتە پێشەوە بەڵام بە بڕای من ئەمە نەقیسەیەک و کێماسێکی گەورەی ئەم خۆشانە شۆڕگەڕانەوە ممکنە ئەوانەوە پیان وایە ئەوانەوە پیان وایە ڕابەرایەتی نییە بە نەزەر ئەم شۆڕشە و مکانیزمەکەی ناناست ئاخرنا ئەزانی چۆنە بەس باسەکە لەسەرەوە نییە کە ڕابەرایەتیە هیچ شتێکی جوڵانەوە یەگە مانگرتنیکیش ناکرێگرت چوار کەس لە پێشەوە نەبر قسە لەسەر ڕابەرایەتیەکی سەراسەریە قسە لەسەر ڕابەرایەتیەکە کە توانای ئەنجامدانی شۆڕشی هەبێت لاین لە تاریخی شۆڕشەکانە هاوڕێحەمە هەرچی کاتێک تەنها بەس نەبوو ئەوەی کە خەڵک ڕازی نەبێ و دەسەڵاتدارانی سەرەوە نەتوانن پێویست بووە کە جۆرێک لە سازمانیابی جۆرێک لە ڕێکخراوبوون هەبێ کە دنیای ئایندەی دوای ڕووخانی سیستەمی مەوجود دوای هەڵگەڕانەوەی بارودۆخە سیاسەکە بتوانانی سەر لەنێ بینا بکەیتەوە یعنی ئەگەر لە سەردەمی شۆڕشی فەڕەنسایە مەجلیسی تەئسیسی بەر لەوەی کە شۆڕشەکە دروست بوو بێ هەبوو وەکە شۆڕش پێکاتەوەوانە بەشێک لەوانە کە مەجلیسی تەئسیسی بوون و نوێنەرایەتی خەڵکیانە کرد یاخود مەجلیسی نوێنەرایەتی بوون ئەوانە هاتن خۆیان کرد بە حکومەت و دەسەڵات لە شۆڕشی ئۆکتۆبرە شوراکان دروست بوو بوون شورای سەراسەری رووسیا دروست بوو لە هەر دێکی پچکۆلەشە بە جۆرێک کۆمۆنێک دروست بوو خۆی بە بەشێک لە دەسەڵاتی شورایی سەراسەری رووسیا ئەزانی ئەم پێکهاتەیەوە ئەم دام و دەستگایە وای کرد کە بتوانێ ئەم دام و دەستگای پێشوو بە تەواوەتی لەبەریەک هەڵوەشەیەوە دام و دەستگایەشی نەدابمەزرێتەوە لە ئێرانە لە شۆڕشی هەفتاونوایە دروستە ئێستاگەر کەسێک باسی کاوەی کە هاتنی دەسەڵاتی ئیسلامێکمانەمانە یەک ڕووداوی زۆر کارەساتێکی گەورە و بەسەر کۆمەڵگەی ئێرانە هات بەڵام لەلایەکی ترەوە ئەوەی کە فرسەتی دا بەوەی کەوا جمهوری ئیسلامی ئێران توانێت لەسەر پێی خۆی بوەستی ئەوەیە لە هەر کۆڵانەکە مزگەوتی هەبوو سیلسیلە مەراتیبی ئایەتوڵڵاکان و ئایەتوڵڵا مەحیجەت الئیسلام و ئەمە حوزەی علمی و ئەمە چیۆمانە بە جۆرێک هەیکەلەیەک و پەیکەرێکی هەڕەمیان دروست کرده بوو کە ئەتوانی بە کۆمەکی ئەو پارە و پول و ئیمکاناتێکە لە بەردەستیانایە و بەو اعتیبارە درۆزدانی کە کۆمەڵگەی سەرمایهداری کۆمەڵگەی دەرەبەگاتی کۆمەڵگەی کۆدی ئێران پێی بەخشیونەوەوانە ئەتوانی ئەو دام و دەستگایە سەلەنە دروستکردەوە کردیانەوە و دووبارە بەشێکی ئەرتەشیان هێنا و خۆیان ئەرتەشی خۆیان دروست کرد و دام و دەستگا قەمعەکانی خۆیان و سەرکوتەکانی خۆیان خێرا دروست کردەوە و ئەمە توانی ببانەیەک ببێ بەهۆی کۆتایی هاتنی ئەو سیستەمە سیاسی پێشوو هێنانی سیستەمێکی تر ئەمەی کە لە ئێرانە هەیە جەرەیانێک و ڕەوتێک کە بێوێ شۆڕشێکی واقعی و کۆمەڵایەتی اینجا لە ئێرانە بەڕێبخا ناتوانێت بەبێ ئەوەی کە ئەم ڕابەرایەتیە سەراسەری دروست کردبێ ئومێدی بەسەرکەوتن بێ ئەوەی کە تۆڵی ڕابەرایەتی هەیە و منیش پێم وایە ڕابەرایەتی لە هەر گەڕەشێکە گروپێک هەنکە و خەڵکە ڕابەرایەتێکن بۆیە خەڵگێتە سەرجادە لە کوردستانە لە شارەکانە بە جۆرێک ڕابەرانی مەحەلی دروست بوون ئەمانە ڕاستە کارگەرانی هەفتە بەبێ ڕابەرمان ناگرن کرێکارانی عەسلەویە ببێ ڕابەرمان ناگرن کرێکارانی نەوت بەبێ ڕابەرمان ئەمانە هەمووی ڕاستە بەڵام خوا ئەو ڕابەرە سەرتاسەریەی کە ئەتوانی هەموو ئەمانە پێکەوە لە دەوری پلاتفۆرمێک لە دەوری بەدیلێک و ئەلتەرناتیوێ قسە لەسەر ئێرانە ئێستا باسی اقتصادەوە اقتصادی داهاتوی ئەم وڵاتە چی لێ دێت و چۆن شۆنی دامەزێتەوە ئەوانە کەمترین شتێکە کە قسەی لەسەرکرێەوەوانە باسی اقتصاد ینی بە جۆرێک لە جۆرەکان هێشتنەوەی ئەم دۆخە ئابوووریە بەڕەخنەی واکە ئەمە دەوڵەتی جمهوری ئیسلامی بەڕێوەیە بابۆی اقتصاد واوێرانە قسە لەسەر ئەوە نەکەی کە ئەمە کۆیلایەتی کاری کرێگرتەیە دەسەڵاتدارێتی و دەسەڵاتدارێتی ئابووری چینێکی دیاریکراوی کۆمەلگایە بەسەر کۆمەلگاوە بۆیە اقتصاد وای لێ هاتوو بۆیە برسێتی بەم جۆرە هەڕەشە لە ژیانمانەکاتۆمانە ئەمە بە جۆرە لە جۆرەکان بێدەنگهێشتنەوەی ئەم لایەنە مهمەی ڕەخنەگرتن و ئەم لایەنە مهمەی شۆڕشەکە پێویستەکە قسەی لەسەر بکرێ ئەمانە بەداخۆ لە ئێرانە ئەم کەمپشێماسیە هەیەەوە چەپ ئەگەر ئەوێت بەڕاستی ئەم شۆڕشە بە سەرنجام بگەێنێ سەرنجام ممکنە کە ئەم بەدیلە و ئەمیکە کوڕەکەی شائڵێتەوە ئەمانە مەسەلەیەک نەبێت و بە هیچ شتێک نەگاو ئەوانە بەڵام خودی ئەمە ئاماژە بە نەقیسەیەکی گەورەی ئەم جوڵانەوە ئەم خوڕۆشانە شۆڕژێرانەیە ئەکا کە ممکنە
کێشەی گەورەی بۆ دروستکە لە ئایندەوە ئەوەی لە قسەکان ئێوە متەوەجێبم ئەوەیە کە چەپ نەقشی پەراکەندەیە نەخشێکی ئەساسی و لە سەتی ڕاهبەریە قەراری نەگرتووە چی بکاشێ باسەکە ئەگەر ئەمەیە منەژم جارێ یەک چت هەیە تاوجێوا بە جەدەل و اختلاف و کێشمەکێشی چەپ و ڕاست بەربووتە ئەمە ئێستا زۆر قوڵ بۆتەوە بەم ئەقدامە ڕزا پالەوی و ئەمە بەنظر من شکستی ڕاستەکان بە دوایاتانێ بێ ئەگەر چەپەکان هۆشیار ئەمە یەک دوو تاوجێگە بە نەقشی چەپ بەربووتە بۆ چی بکە و چی نەکە نەڵم جارێت کەمێک لەم فەزای قەدیم و شکلی ڕاهبەری قەدیم و بەر لە دەورانی ئینترنت و میدیای اجتماعی ئەشێ فاصلە بگرین کە بەنەزە من ئەم دەورە زۆر تایبەتمەندی هەیە ناکرێ مقارنەیەکی لەگەڵ شۆڕژەکانی لەوە بەرا وەکو رووسیا مەسەڵەن هەموو شتێک یا لە باش نە تەلەڤیزیۆن بەو مەعنا نەقشێکی جدی بوو نە ڕادیۆ فرەتر ڕۆزنامە و نەشرەی کاغەزی بوو بێ ئەزافەی نەقشی مەیدانی و حزوری ئەمە ئەم دوو مۆزوعە فرەتر نەقشی ئەنواند لە ناو خەڵکە ئیمڕۆ هیچ کام لەوانە نەقشێوە هیچ کام نا وەڵات بەشی کاغەزی و نەشریاتەکەی نەقشی وای نەماوەی تر وەک جاران معلومە بێ نەقشە بە ڕادیۆ بەڵام بەشی زەمینەکەی چۆن نەخشی نەماوە ئەسڵەن بەخسەکەم جارێ بەحسەکەم وایە کە ئەم بەشی کاغەزیەی ئەو نەخشەی نەماوە ئێستا فرەتر تەلەڤیزیۆن و ڕادیۆ جێیان گرۆتەوە و بەشی حزوریە ڕوو دەڕوو بە قەڵی ئینگلیسی فەیس تو فەیسەکەی لە هەموو شۆڕشێکە ئەسڵ کە ئەمە لە ئێرانە ئێستا حالە جەریانە زعیفە بە خاطر وەزیەتی سەرکوب وانە بەڵام میدیای اجتماعی نەخشێکی زۆر مهم خەریکە یاریەکە لەم حرەکەتە بەم معنایە چەپ لێرەش زعیفە مەگەرەکەم نییە بڵێم ئەمە وایە پس چەپ لێرە قەویە چەپ لێرەش زعیف چەپ ئەوەی وا قودرەتیەتی ئەوەی وا هیوای ئەکرێ پێ بێ واشێ نیروی لێوێدا بنێ ئەوەیە کە خواست و داخوازی و ئارەزوەکانی خەڵک چەپ خەریکە باشتر نوێنەرایەتیەکە تا جەریاناتی تر بەڵام یەک مۆزوع هەیە ئەم نەوعە چەپە کە تا ئێستا منەی بینم بە نەزەر من هیچ کامێکیان بەم شکڵا و بەم چوارچێوە کاریە وایسە هەیەە بەم مەحدودیەتە وایسە هەیەە زەرفیەت و تەوانی ئەوەیان نییە عروجکەن بن بەو نەخشە ڕاهبەرەوە مەسەڵەن لەنین کردی ئەمە ئیمکانیە بە دەلایل مختلف وارد بەحسەکەی نابم بەڵام ڕێگە حەل هەیە گەر بیکەن ئەگەر مانع ئەم ڕێگە حەلانە خۆیان نەبن ئەویش ئەوەیە کە هەوڵی پلاتفۆرمێکی هەر لە نەوعی ئەم پلاتفۆرمە سادەیە وایە ئێمە داومانە بۆم شەورە وتمانە ئەم پلاتفۆرمە حتا مەحدودتر لەمە ئەکرێ هەموو چەپەکان و ئازادی خوازەکان و بەرابەری تەڵەبەکان لە مێحوەری ئاوا پلاتفۆرمێکە جەمە بن هێزەکانیان بخەنە سەر یەک و ئەو نەخشە باشتر بنوێن بەڵام مهمترین فاکتۆر بە نەزە من حتا ئەمە نییە ئەمە ئەتانێت باشتر یاریکەر بن بەڵام مهمترین فاکتۆرە کەمێک فەزا باز بێ کەمە وەزعیەتەکە بکرێتەوە کەمێک تەعادڵخوا بە زەرەر جمهوری ئیسلامی بگۆڕدرێ وەک ڕەهبەران و فعالینی چەپ و کۆمۆنیست و ئازادی خوازە ناو جنبش کارگەری و جنبشی ژنان و جنبشی دفاع لە حقوق مناڵان و جوانان و ئەوانە بتوانن سەر بێرنە دەرەو لە ژێر ئاو ئەحساسکەن سەریان نابڕن هەزاران نەفەر ئینسانی تێگەیشت و ڕەهبەرانی لایق تێنە ڕوو و ئەوانە لە مدەتی کۆتایەکە بنزەمەتان ڕەهبەری سەراسەری لەناو خۆیانە شکڵ پێبن ئەمە مشکلەی ئەسلیەکە نییە مشکلەی ئەسلیەکە سازمان و تەشکیلات ئەگەر هەر ئێستا لە هەموو مەحەلاتە لە هەموو شارەکانە لە هەموو کارخانەکانە
سازمان و تشکیلات وجودی بێ لە عەرز چەند هەفتە ڕاهبەران و فعالین و نوێنەرانی ئەم سازمانانەتان یەک بگرن، یەک دانە جەمعی ڕاهبەری سەراسەری دان و کارخۆیان دەست پێ بکەن. هیچ حزبێک ئیمڕۆ توانی ئەوەی نییە بتانی ئەم کارە جواب داتەوە، بەڵام توان و ئیمکان ئەوەیان هەیە ئەگەر گەرەکیان بێ واقعان لەم وەزیەتەوە هەیە خارج بن، کەمێ نەخشی باشتر بازی بکەن، ئەکرێ ئەوە کارێ بکەن، هەوڵی پلاتفۆرمێکی قابل قبول جەمەوە بن. بەڵێ ئەزانی چۆنە هاوڕێحەمە یاسنگەران، من تەسەورێکم هەیە لەسەر ئەمە مەسەلەی شتێک هەیە دیالەکتیکی بینی ڕابەرایەتی و تەشکیلات، ینی نە ڕابەرایەتی بەبێت تەشکیلات دەتوانێت مانای هەبێەوە نە تەشکیلاتیش بەبێت ڕابەرایەتی وجودی هەیە. ئەم ڕابطە دیالەکتیکیە هەمیشە لە کاتوساتی دیاریکراوە بە جۆرێک تەوازنەکە تێگەچێ. ئەنی جاری وا هەیە تۆ خەڵکانێک وەکو ڕابەرانی ڕابەرانی بڵێ حرەکەکە لە ئاسێکی ماکرۆیا دەرەکەون، بەڵام تەشکیلاتەکان لە خوارەوە زەعیفە بێ پەلە بکەن تەشکیلات دروستکەن. جاری وا هەیە تەشکیلات دە خوارەوە دروست بۆ پێک هاتووە، بەڵام کێشەی ئەساسی ئەوەی کەمە ناتوانێت مؤثر بێ و کاریگەر بێ و هەتا تەشکیلاتەکە بچێتە پێشەوە ئەوەیە ڕابەرایەتی سەراسەری دەرنەکەوتووە. ئەو کێشەی ئێستا ئێمە لە ئێرانە ڕوبەڕووی بەو دکەی کە من درکم کردو بۆ متابعی کە تا ئێستا کردومە، ئێمە لەم فازای لەم دۆخەیە، ینی تۆ لە هەموو گەڕەکەەکانی بڵێ شارە کوردیەکان لای کەمەوە، لە هەموو شارە کوردیەکانە ئەنجومەنی جوانان و شورای گەنجانی فلانە گەڕک و فلانە شارۆچکە و فلانە هەتا دەنانەن گوندیش پێک هاتووە. باشە بەم معنایە ئەو تەشکیلاتی کە تۆ مەبەستە و ئەتەوێ ئەو نەواتانی کە ئەتوانێت سبەینێ کە ئەم پەردەیە لاچووە ئەم بەردە لاچوو لەسەر شانی خەڵکو و فەزاکە کرایەوە، ئەوانە ئەتوانن نەواتی شوراکان بە شوراکانمان ئێمە لە کوردستانی عێراق چۆن دروست کرد، کۆمیتەی شۆڕجێر بووین لەم گەڕک و لەو گەڕک و لەو گەڕک، ئەو ڕۆژێک کە بوو بە ڕاپەڕینەوەانە چوین مەکتەبێکمان گرت وتمان شورا و خەڵک هاتون کۆبوونەوە شورامان پێکەنا لە کوردستانی عێراق. بەو ئەندازەی کە توانیمان و لەو فترەیەکە بوو شورامان بە خەڵک ناسان. بەرحاڵ مەبەستمەوەیە کە ئەم نەواتانەوە ئەم ناوکۆکانە ئێستا دروست بوون، کێشەی گرنگ و سەرەکی لە ئێستاە من ئەوە ئەبیدم و هەر بەم دەلیلەی هەنگاوی وەکۆم هەنگاوی ڕەزا شاو ئەو دام و دەستە دار و دەستە ڕاستڕەوە خەتەرناکە بە بڕوای من، ینی خەتەرناچەکەی لەوانەیە کەمە بە سەرنجامەکە، خەتەرناچەکەی لەوایە کە هەستەکەی ڕاستڕەوی لە کۆمەلگای فکری لە داهاتوو کردوتەوە، فکری کردوتەوە کە جمهوری ئیسلامی ئێران ڕووخا چۆن چۆنی کۆنتترۆڵی کۆمەلگا بکەوە، چۆن دووبارە لەم هەلومەرجیان ڕای بگرێ. بەڵام چەپەکان و کۆمونیستەکان و سۆشیالیستەکانی ئێران فکریان لەوە نەکردوەوە کە ئەگەر جمهوری ئیسلامی ڕووخا چۆن چۆنی لە بن دەستی سەرمایهداری ئیمپریالیزمی جیهانی بەم هەموو چەک و تەقەمەنی و سیلاح و جێیش و ئەم هەموو پارۆپولەکە هەیەە لە دەستی دەوڵەتە کۆنەپەرستەکانی ناوچەکە، لە دەستی بۆژوازی مەحەلی، لە دەستی هەموو کۆنەپەرستی کە ئەمڕۆ لەسەر دەسەڵاتە بە جۆرێک لە بەیاننامەی فڵان و لە ئیدانی فڵانە ترسێ سوێنێک کە دەسەڵاتی لە دەستدا پاسدارەکەوێتە جانی خەڵک خەڵکانی خوێنەکە. ئەمانە لە بن دەستی هەموو ئەمانە ئێران دەرهێنان و ڕاگررتنی کۆمەلگا و گۆڕانکاری دروستکردن و ئەمانە ئەرچێکی هەرقلیەوە کێشەکە لەوەیە شەب تا ئێستا لەم بوارەیە فکری نەکردوێتەوە. هەندێکەکەڵەن نەبین بە ئۆپۆزیسیۆنی ئۆپۆزیسیۆن، ئەوان فعالیتەکانن و کارەکانیان ئۆپۆزیسیۆنی ئۆپۆزیسیۆنە، بەڵام واقعیت ئەوەیە بەکردەوە ئەبێت شەب ئۆپۆزیسیۆنی ئۆپۆزیسیۆن نەبێت، ئۆپۆزیسیۆنی جمهوری ئیسلامی ئۆپۆزیسیۆنی نظامی سەرمایهداری بێ، گۆڕهەڵکەری نظامی سەرمایهداری نیشانی دەکە ئایندە چۆن بنیاتەنرێتەوە. بەرحاڵ ئەم باسە توانێت زۆر لە بە زیاتریش درێژە بچێشێ. من بەمەنە ئیکتیفاکەم دوایین قسەکان بۆ تۆوە پێم وابێت کاتی بەرنامەکەشمان بەرەوە ئاچکە کۆتایی. زۆر سپاسان دەکەم. ڕاستکە باس لەم زەمینە زۆرە بە قسە لەسەرەوەیە کە چاپ ئەگەر گەرەێکی بێشێ بکە، من وتم دوو ڕێگە زیاتری نییە، یاوە کە ئەم وەزیەتە ئەدامادا و ڕۆژ بە ڕۆژ حاشیەیترە بێتەوە، یا ئەوە لە دەور پلاتفۆرمێکە جەمە بێتەوە نەقشێکی باشتر یاریەکات. بەڵام ئەم چەپە ناتوانێت گەورە بیرکاتەوە، نازانم بۆ وای لاتوە ئەم چەپە هەمیشە بچووک بیرەکاتەوە، هەمیشە خۆیە بینێ
جامعە و جنبش و تەبەقە و مەوانع و مشکلات کەمتر لە بەرچاویە کە بیبینێ بزانێت خۆ باشە منەشێ بۆمە تەرحم بێ بەرنامە بێشە کارێ بکەم پێ وایە هەموو شتێک بە دوو پفوسۆرێ بە تەبلیغاتی تەواو بێ متاسفانە زۆرە لە چەپەکان ئێران وا بیرەکەن بەڵام باوەڕت بێ ڕەهبەران و فعالینێک لە ئێرانە بە تایبەت ناو جنبش کارگەری ئایسە حزوریان هەست زۆر دەقیقتر زۆر ئاگاتر زۆر تێگەیشتوتر لە مەوانع و مشکلات و نقطە قودرەتەکان ئاگادارن تەرح و پرۆژەشیان هەیە ماتڵ ئەوەن کە کەمت ڕێگەی دەستیان بکرێتەوە ئەگەر ئەمە اتفاقە بکەفێ اتفاقا ئەو کومیتانەوە تۆ باسەکەی حتمما بۆ شەورەهای مەحەلات باشە بەڵام ڕەهبەرانی سەراسەری اتفاقن لە مەرکەزە گەورەکانە و لە شارە گەورەکانە و لە دانشگاکان و مەراکزی سەنعەتیە و زۆر زووتان عروجکەن بە خاتر تواناییان بە خاتر تێگەیشتویان بە خاتر ئەوەی کە موقعیەتی اجتماعیەکەیشیان نەخوازێ مەسەڵ لە کرێکارانی نەفت بێن ئەگەر 4 نەفەریان هەڵسن لە موقعیەتێک بانزاهر بن خەڵکی ئێران فەورەن قبوڵیانەکە بۆیە کە لە موقعیەتێک ئاوان سەرۆ قار بگرن و بە قسەیشانەکە بەڵامی تر ئەم چەپە بەمنەوە عادەتی کردووە چ و چەند ساڵە ئۆپۆزیسیۆنە هەر داویانە بەسەریە 1001 مشکلیان بۆ بۆش هاتووە هەرحاڵ زعفای تاریخی خۆشی خارج لەم واردی نەبم باشە منتا ئەکرێ باشتر یاری بکە ئەکرێ باشتر یارمەتیم شۆڕشە بە ئەگەر بێوێ ئەکرێت نەیشێوێ ئەوەیە وا هەیە و بلاخرە ئینسان هایەکی شەریفن تا هەر وەختی هەند خەریکن فعالیت زۆر باشە دەستەکان خۆش زۆر سپاس بەداخەوە بەرنامەکە ناکرێتەوە زیاتر درێژ بێتەوە ئەژنا قسەباس خۆشە لەگەڵ دو هاوڕێ هەمەی ئاسنگەران بۆ مێدەوەی لە کات و ساتی ترا و سەبارەت بە باسی سپاسانەکە من فقط یەک جملە بێژم بە نەزە من ئام دەورەی تەعەڕوزی چەپە ڕاستەکان زۆر لە موقعەتێکی خراپە گیریان کردووە چەپ ئەگەر عەقلی سیاسی بێ ئێستا دەورەی هەم تەعەڕوزی سیاسیەتی هەم دەورەی سازماندان و جەزبی نیرویەتی زۆر باشە دەست خۆش و زۆر زۆر سپاس دووبارە چاوەکەن سپاس بەڵێ عزیزان و خۆشەویستان بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەیەشمان بەرنامەی دیالۆگی هیوا تا بەرنامەیەکی تر و دیدارێکی تر بە شادی و کامەرانی تەنەسپێت هەر بژین